سڵاوتان لێبی خۆشەویستان، هەر زۆر بە خێرایی چوارشەمەی داهاتوو چواری دا ئەپلیکیشنی لۆتەری دووبارە دەبیتەوە گرین کارت لە بۆ ساڵێکی تر 2025 هەتووە گەل ئێستاوە تەمەشای بکەی بیکەوە لینکەکە هەر لینکی پارە دەداتەیە کەچی نابیتەوە لەبەرەوەی لە چاری دا ئەجا لەوێ وەکو سەعاتش فەرقیە بیتن لە بۆ ئەمریکا چواری دە پێنجیدا متابعەکە لینکەکە دەبیتەوە لینکەکە ئینشاڵڵا لە پۆستەکی نوێ دادەنێم لە چهارشەم یان پێنجشەم کاتێکی کراوە ئەوە یەک دووەمینیان لینچۆ ڤیدیۆی کە پاریش دامنا چۆنێتی پڕکردنەوەی فۆرمەکە دەتوانی ئیستیفادە لە لینکەکەی بکەین زۆر بەوازحی باسم کردی ئەگەر پرسیارێکت هەبوو دەتوانی لە کۆمنت بنووسی ئینشاڵڵا وەڵام دەدرێتەوە ئەگەر بە پێی توانە واگە هەرش حەزل لێ یەک پڕی کاتەوە دەتوانم ڕقم تەلەفۆن و ئی تەلەگرامی با بڵین لەگەر تیکتۆک و ئینستاگرامی یەکێکە دیسان لە کۆمنت دادەنێم متابعە بکە ئەو پڕ دەکاتەوە زێ سێقەیە دەتوانن پەیوەندی بەوی بکەن ئەوە هەموو باسەکەی ئەو ڤیدیۆیەم بوو ئینشاڵڵا بەختەکی باش لە هەموو لایەکی دەزانم خەڵکەکە هێشتاش باوەڕ ناکە بەڵام کەسی زۆر هەیە ناوی گەڕایتەوە لە مەرحەلە یەکەم بەڵام لەوەیە بانگ نەکرابی لە بۆ ڤیزێت چونکە هەموو قاڕی ئاسیا 20,000 کەس وەریگرت دیار لە پاش 20,000 زاریتکە ڤیزیان نەمایە لەبەر ئەوەیە بانجیان نەکردینە تەوسیە دەکەم بەڕاستی ئەگەر یەکێک شەهادەی نەبیتن وەلەو لە ئەوەکەی نووسرا ئەپلیکیشنەکەت ئەوی شەهادەشی نەبیت دەتوانیت تەقدیمکە بەڵام بەڕاستی ئەگەر شەهادەت نەبی ئیتر نازانم خۆت و ئەوەی خۆتە قەناعەت خۆت ئەگەرنا بەبێ شەهادە تەسەووڕ ناکەم چانسەکە زۆرتر بیتن بەختەکی باشە بە هەموو لایەکی و کاتێکی خۆش